وا باوەڕ دەکرێت ئەم توێژە تەلەفۆنیە یەکەم پەیوەندی لەو جۆرە بێت لە نێوان سەرۆکی ئەمریکا و یاخود سەرۆکی هەڵبژێردرا و ڕێبەرێکی تایوانی لەوەتەی کە ئەمریکا ساڵی 1970 پەیوەندی دیبلۆماتیکی لەگەڵ تایوان پچڕاند. ترامپ لە تویتێکدا گوتی ڕۆژی هەینی تسای بۆ پیرۆزبایی تەلەفۆنی بۆ کردم. بەپێی ڕاگەیاندنی نووسینگەی سەرۆکی تایوانی، تسای ئومێدی خۆی دەربڕیوە ئەمریکا بەردەوام بێت لە پشتیوانیکردنی تایوان بۆ بەشداری و ئەو خزمەتەی کە پێشکەش بە نێونەتەوەی دەکات. ئەو پەیوەندیە تەلەفۆنیەی ترامپ لەگەڵ سەرۆک تسای بۆ تەمایەی وروژاندنی پرسیار سەبارەت بەوەی ئایا ترامپ دەیەوێت دانپێنانی لە مێژەی ئەمریکا لەمەر سیاسەتی یەکچین بگۆڕێت، ئەو سیاسەتەی کە تایوان وەک وڵاتێک بە فەرمی ناناسێت. تیمەکەی ترامپ دەڵێن ئەو مەسەلەیە لە قەبارەی خۆی زیاتر گەورە کراوەتەوە. ئەم تەلەفۆنە بۆ هەواڵپرسین بوو. لای من کەمێک جێی سەرسوورمانە کە سەرۆک ئۆباما پەیوەندی لەگەڵ دکتاتۆری ستەمکاری کوبا ساڵی پار وەگەر خستەوە بۆ ئەو کارە بە قارەمان ستایش بکرێت. بەڵام دۆناڵد ترامپ تەلەفۆنێکی هەواڵپرسین لەگەڵ سەرۆکی تایوان بکات، ئەمە بکرێتە هەڵا. بەڵام پێنس دژی ئەوە نەبوو کە ترامپ خوازیاری ئەوەیە ئەمریکا سیاسەتێکی تونتری هەبێت بەرامبەر بەچین لەسەر بازرگانی و مەسەلەکانی تر. ئەو خەبات بۆ دابینکردنی کار بۆ ئەمریکایەکان دەکات و چیتر ناهێڵت لەبەر وڵاتانی دیکەدا دانەوین. ترامپ لە هەڵمەتی هەڵبژاردنەکەی بەرامبەر بە چین ڕاشکاو بوو. 500 میلیارد دلار لەنگی ئاڵوگۆڕی بازرگانیمان لەگەڵ چین هەیە. ناکرێت هەر ڕێگا بە چین بدەین دەست بەسەر وڵاتەکەماندا بگرێت. ئەڵبەتە هەر ئەوەش دەکەن و ئەوەش گەورەترین دزینە لە مێژووی جیهاندا. تا ئێستا چیندانی بەخۆ گرتووە سەبارەت بە وەڵامی ئەو تەلەفۆنەی نێوانیان. ئەوە تەنیا فێلێکی تایوان بووە. ئەوە پێکانێنێتەوەی ناگۆڕێت لە مەرسیاسەتی یەکچین. ئەوە ئەو سیاسەتە ناگۆڕێت کەەوە ئەمریکا بۆ ساڵانێکە پابندی بووە. سەر ڕاینەبوونی پەیوەندی فەرمی لە نێوان ئەمریکا و تایوان، بەڵام بۆ دەیان ساڵ هاوکاری لە مەسەلە لەشکریەکاندا بووە. جا ئایا ترامپ دەیەوێت سنوورەکانی ئەو هاوکاریە فراوانتر بکاتەوە وەک بەشێک لە بەڵێنەکەی بۆ زیاتر توندبوونی لەگەڵ چین؟ وێ دەچێت تا کاتی دەست بەکاربوونی پۆستەکەی لە مانجی داهاتوو وەک شتێکی نادیار بمێنێتەوە.